سڵاتان لەوێدا ئازیزان و خۆشەویستان بەخێر بێن بەوانەیەکی نوێ لە کۆرسی نێتوۆرک پلس. لەم ڤیددیۆیە باسی سان دەکەین ستۆرێج ئەریە نێتوۆرک. داوان ئێمە لە ڤیددیۆیەکانی ڕابردوو باسی جۆرەکانی نێتوۆرکمان کرد وەکو میترۆپۆلتن ئەریە نێتوۆرک، پان وەوان باسییاوانەمان هەموو کرد. جۆرێکی ترمان هەیە لە جۆرەکانی نێتوۆرک، ئەویشە لە زمنی وانە کە پێی دەڵێن سان ستۆرێج ئەریە نێتوۆرک. با پێکەوە بزانین سان چییە. سان ستۆرێج ئەریە نێتوۆرک زۆر بە ئاسانی ئەوەیە کە بۆ نمونە تۆ چەندین سێرڤەرت هەیە، سێرڤەری خەزمکردن. ئەمە ئێمە گوتمان سێرڤەر کاری جیاوازی هەیە بە پێی ئەوەی کە تۆ بە سێرڤەرەکە ڕادەسپێری یاخود کە پرۆگرامی دەکەیت. بۆ نمونە سێرڤەری وێبسایتت هەیە، سێرڤەری خەزمکردنی فایلەکانت هەیە. ئێمە لێرە باسی وەی دەکەین سێرڤەری خەزمکردنی فایلەکان. کاتێک ئێمە سێرڤەری زۆرمان دەبێت لە یەک شوێن، پێویستمان بە جۆرە نێتوۆرکێکە تاکو ئەو سێرڤەرانە لەگەڵ یەکتری کۆکاتەوە تاکو بانکێکی هاردوێری خەزمکردنی گەورەی لێ پەیدا بێ. یاخود هەندێک جار دەمانەوێت ئەو داتا سنتەرە لەگەڵ داتا سنتەرێکی دیکە ڕەبط بکەین. فلێرە ئێمە پێویستمان بە دیزاینکردنی سیستەمێکی تایبەت هەیە لە جۆرەکانی نێتوۆرک. ئەویش چییە؟ سانە کە پێی دەڵێن ستۆرێج ئەریە نێتوۆرک. چونکە ئێمە لەو حاڵەتە ناتانین جۆرەکانی دیکە بەکاربینی وەکو جۆری کەمپەس ئەریە نێتوۆرک یاخۆت میترۆپۆلتن ئەریە نێتوۆرک، ئەوانەی کە باسمان کرد لە ڤیددیۆیەکانی ڕابردوو. بۆ ناتوانین چونکە ئەو جۆرە نێتوۆرکانە مامەڵە لەگەڵ داتا ناکەن، وەک ئەوەی کە بڵێن دیزاین نەکراوە بۆ هەڵگرتنی داتای قورس، دیزاین کراوە بۆ ترافیک، بۆ ناردن و وەرگرتنی داتایەکان، بەڕێوەبردننی کارەکان. پرۆتۆکۆڵی زۆر باشن و هەروەها سیستەمیشان زۆر باشە. بەڵام کاتێک ئێمە باسی داتا سنتەر دەکەین، داتا سنتەر واتە ئەو شوێنی کە داتایەکانی لێ خەزم دەکرێت، ئێمە لێرە پێویستمان بە جۆرێکە لە جۆرەکانی نێتوۆرک، ئەویش پێی دەڵێن ستۆرێج ئەریە نێتوۆرک. با پێکەوە زانیاری زیاتر لەسەر ئەو جۆرە نێتوۆرکە بزانین. سان بە زۆری تەنها لە ناوەندەکانی داتا دەبینرێت. کەواتە ناوەندەکانی داتا وەک ئەوەی بڵێ خستەخانە گەورەکان، کەناڵە تەلەڤیزیۆنیەکان، ئەو شوێنانەی کە بۆ نمونە کۆمپانیە پەیوەندیەکان، ئەوانە پێویستیان بە داتا سانتەرە، واتە پێویستیان بە چەندین سێرڤەری زەبەلا هەیە بۆ ئەوەی داتایە گرنگەکانیان خەزم بکرێت لەو سێرڤەرە. کەواتە ئەو پرۆتۆکۆڵە ببورن ئەو جۆرە نێتوۆرکە لە کوێن دەردەبیندرێ؟ لە داتا سنتەرەکان دەبیندرێ. باشە، شتێکی گرنگ هەیە لێرە، ئەو جۆرە نێتوۆرکە مامەڵە لەگەڵ ترافیکی لان ناکە. وەک ئێمە دەزانین هەردەم کاتێک کۆمپیوتەرەکان بۆ نمونە 200 کۆمپیوتەر 300 کۆمپیوتەر لەگەڵ یەکتری پەیوەندی دەکەن و هەروەها لە یەک بینە قسە لەگەڵ یەکتری دەکەن، ئەو هەموو پەیوەندیە ئێمە پێی دەڵێن ترافیک. باشە، ئەو جۆرە نێتوۆرکە دیزاین نەکراوە بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ ترافیک بکە، بەڵکو تەنها دیزاین کراوە بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ داتا بکە. باشە، ئەوەیان زۆر گرنگە کە دەبی بیزانن. بابێنە سەر ئەوەی کە ئایا ئەو جۆرە نێتوۆرکە چەند پرۆتۆکۆڵ بەکاردەهێنێ بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ سێرڤەرەکانی خەزمکردن بکە. دوو پرۆتۆکۆڵی گرنگ هەیە بەکاریان دەهێنێ کە لە هەمویان گرنگترن ئەو دوو پرۆتۆکۆڵە کە دەبێ بیزانی. ئایسکەزیە پێ دەڵێن ئایسکەزی ISCSI و هەروەها پرۆتۆکۆڵی دیکەشمان هەیە کە پێی دەڵێن فایبەر چەنەڵ. ئەو دوو پرۆتۆکۆڵە چینە؟ زۆر بە کورتی بۆتان باز دەکەم چونکە هەر خۆی یەک لەو پرۆتۆکۆڵانە پێویستی بەوانەیەکی تایبەت هەیە، بەڵام ئێمە هەر لە ناو زمنی ستۆرێج ئەریە نێتوۆرک تەنها دەمانەوێت بزانین کە ستۆرێج ئەریە نێتوۆرک چییە و هەروەها چەند پرۆتۆکۆڵی هەیە و سوودی چییە و بۆ چ بەکاردێ. ئەوانە زۆر گرنگە بیزانی. بابین ئێستا باسی فایبەر چەنەڵ بکەین کە چییە. ئەو جۆرە پرۆتۆکۆڵە بۆ ئەوە دیزاین کراوە تاکو سێرڤەرەکان و هاردەکانی خەزمکردن پێکەوە ڕەبتی یەکتر بکە. فایبەر چەنەڵ تایبەتمەندی زۆر باشی هەیە و هەروەها لەلایەکەوە یەک دوو شتی هەیە کە ناتوانی هەردەم بەکاری بهێنی. فایبەر چەنەڵ تاکو بتوانێت هاردەکانی سێرڤەرەکان بەیەکەوە ڕەبط بکە، پێویستی بە کێبڵی تایبەتی خۆی هەیە وەک فایبەر ئۆپتیک و هەروەها پێویستی بە سویجی خۆی هەیە
تاکو کێبڵەکانی فایبەر ئۆپتیک بێکەوە ڕەبط بکە تا ئەو سێڤەرە ئەو جۆرە پرۆتۆکۆڵە ئیش بکاتن و هەروەها گشت هەردەکەن پێکەوە کار بکەن و ڕەبتی یەکتر بن بە ئەو دوشتە وای لێ دەکا کە لە ڕۆی نرخە و تێچووەوە تێچووەکەی زۆر بێ بەڵام لە عینەکات زۆ خێرایە متمانە پێکراوە توانای کارکردنی لەسەر زۆر سێڤەر هەیە زۆر ئامێری خەزمکردن دەتوانێت ڕەبتی یەکتر بکات کەواتە وەکو کاری سەرەکی خۆی چییە کاری ئەوەیە کە سێڤەرەکان و ئامیرەکانی داتای خەزمکردن بەیەکەوە ڕەبط بکات لە بەرامبەر پرۆتۆکۆڵێکی دیکەمان هەیە کە پێی دەڵێن ئایسکەزی ئەویش کورکراوەکەی لە ئینتەرنێت سمۆڵ کۆمپیوتەر سیستەم ئینتەرفەیس هاتیە بە کوردیەکەی دەبێتە ڕووکاری سیستەمی کۆمپیوتەری بچووک لە ئینتەرنێت زۆر بە ئاسانی ئەو پرۆتۆکۆڵە کاری ئەوەیە کە ڕێگە بدات بە هاتن و ناردنی داتا لە ڕێگای کێبڵی ئیثەرنێت ئەوەی کە ڕەبتی کۆمپیوتەر و لاپتۆپەکانە واتە پێویستی تەنها بە کێبڵی فایبەر ئۆپتیک نییە وەک فایبەر چەنەڵ و پێویستی بە ئامێری تایبەتی زەبەلاح نییە تاکو بتوانێت ڕێگە بدات بە هاتن و ناردنی زانیاری داتا لە ڕێگای لاپتۆپ و کۆمپیوتەرەکان بۆ سێڤەرە سەرەکیەکە باشە کەواتە تۆ گەر سێڤەرێکت هەبێ بۆ نمونە چەندین سێڤەرت هەیە دەتەوێت ئەو سێڤەرانە ڕەبتی یەکتر بکەیت و هەروەها کۆمپیوتەرەکان و لاپتۆپەکان بتوانن سەردانی بەشی خۆیان بکەن کە ڕێگە پێدراوە لە هەردەکەی خۆیان لە ناو سێڤەرەکە و بتوانن زانیاری بنێرن و زانیاری وەربگرن لێرە تۆ پێویستت بە ئەو پرۆتۆکۆڵە دەبێت کە پێی دەڵێن ئایسکەزی یەک لەو تایبەتمەندیانە تێچووی زۆری ناوێ چونکە لەسەر عینە ژێرخانی کێبڵی ئیثەرنێت کار دەکا کەواتە کۆمپیوتەرەکان و لاپتۆپەکان لەسەر نەفسی کێبڵی خۆیان لەسەر نەفسی شەبەکەی خۆیان کە شەبەکەی خۆیان هەیە دەتوانن سەردانی هاردی خۆیان بکەن لە ناو سێڤەرەکە بەڵکو کاتێک ئێمە دەڵێن لێرە سیستەم ئینتەرفەیس کۆمپیوتەر سیستەم ئینتەرفەیس یەک لەو تایبەتمەندیانە کە هەیەی بۆ نمونەکە دەچی بەشی کۆمپیوتەر هاردیسکەکان دێتە پێشت ئایسکەزی وە دەکا ئەو بەشەی کە هاردی خۆی هێتی ڕاستە و خۆ پێی پیشان بدرێتن وەک ئەوەی کە دەتانێ بڵێ بە شێوازێکی ڕاستی هاردی هیناوە ڕەبتی کۆمپیوتەرەکەی کردێت بەڵام خۆی وانە خۆی لە ڕێگای کێبڵی ئیثەرنێت ڕەبتی سێڤەر بووە و ئەو بەشەی خۆی کە ڕێگە پێدراوە کە دەتوانێت بۆ نمونە لێ خەزنکە یاخود زانیاری لێ وەربگرێت پێی پیشان دەدا ئایسکەزی سوودی زۆرە وەک ئەوەی کە ڕێگە بە ژێرخانی ئیثەرنێت دەدا کێبڵی ئیثەرنێت کە بتوانێت ئیشی لەسەر بکە و ڕێگە بە کۆمپیوتەرەکان دەدا کە زانیاری خۆیان بنێرن بۆ سێڤەر و لە سێڤەرەوە زانیاریەکان بگوازنەوە و هەروەها ئەو پرۆتۆکۆڵە پەیوەندی بە ستۆرێج ئەریا نێتوەرک هەیە هاوڕێیان و خۆشەویستان گەشتە کۆتایی ئەموانەیەمان کە باسی زۆرێک لە جۆرەکانی شەبەکەمان کرد ئەویش سام بوو واتە ستۆرێج ئەریا نێتوەرک تۆڕی ناوچەی خەزمکردن یاخود هەڵگرتن و هەروەها باسی دوو پرۆتۆکۆڵی سەرەکیمان کرد کە لەو جۆرەدا هەیە کە ئیشی پێدەکێ ئەویش فایبەر چەنەڵە و ئایسکەزیە هیوادارم لەموانەیە تێگەیشت بن ئەتان بینمەوە لەوانەیەکی تر خوداتان لەگەڵ